ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوریم جاری بەرنمەکەمان تایبەتە بە ڕۆڵی دادگاکان لە یەکلایکردنەوەی کێشەکاندا. ئێمە لە بەرنامی پێشوو باسمان لە کێشە کۆمەڵایەتیەکان و توندوتیژی خێزانی کردکە لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. و یەکێک لەو پۆینتانی کە زۆر بەلامانەوە گرنگ بوو ڕۆڵی دادگاکان بوو لە یەکلایکردنەوەی ئەو کێشانەدا. بۆ ئەمە بەستا ئێمە لەم بەرنمەیەدا میوانداری زۆر بەڕێز دادوەر کامەران حەسەن فەرەج وتەبێژی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی سلێمانیمان کردووە. جەنابیان وەڵامی ئەو پرسیارانە دەدەنەوە کە ڕۆڵی یاسا و بە تایبەت دادگاکان چییە لە ئێستادا بۆ یەکلایکردنەوە و چارەسەرکردنی ئەو کێشە و توندوتیژانەی کە لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو بوونی هەیە. کاکامەران زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. هەمیشە باس لە سەروەری یاسا ئاکرێت. ئایا لە هەرێمی کوردستان یاسا سەروەرە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە سوپاسی بەڕێزتان و بینێرانی کەناڵی کورسات دەکەم بۆ ئەو چاپێکن هیوادارین بتوانین سوودێک ببەخشین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. سەبارەت بە پرسیارەکەت سەروەری یاسا، بڵێ یاسا سەروەرە، یاسا سەروەرە لە کوردستان، بەڵام بەپێی ناتوانین ئێمە بڵین 100% لە هەموو کایەکی ژیانە هیچ شتێک 100% ئەوە نابێ، بەڵام بە شێوەیەکی ڕێژەی زۆر باش دەتوانم بڵێ یاسا لە کوردستان سەروەرە و دادوەرەکان و دادگاکان زۆر بە شێوەیەکی ڕێک و پێک و بە شێوەیەکی سەربەخۆیانە بە شێوەیەکی چاک بڕیارەکانی خۆیان جێبەجێ دەکەن و ئەو ماددە یاساییانەی کە بەپێی تاوانەکان ئەنجام دەدرێت دەری دەکەن و بەبێ هیچ سانسۆرێک و بەبێ هیچ دڵڕاوچیەک. بەڵێ من دەتوانم بڵێم یاسا بە شێوەیەکی ڕادەیەکی زۆر باش سەروەرە. لە دادگاکاندا تا چەند سربەخۆیی هەیە؟ یعنی هەمیشە دەوترێت یاسا تەنها بۆ کەسانی فەقیر و هەژارەوە تەنها بەسەر ئەواندا جێبەجێ دەکرێت، لەنا وەکتر یاسا و دادگاکان بە تایبەت سربەخۆنین. ئەو قسە تا چەند ڕاستە؟ بەڵێ وەڵای من بۆ پرسیارەت حەزەکەم ئاماژە بە چەند شتێک بکەم. دادگاکان سربەخۆن، خۆی لە یاسای ئەنجومەنی دادوەری هاتووە کە دەڵێ لەوەیە کە باس لە ئیستقلالەتی قەڵا دەکات، سوڵتانی لەسەر نییە، واتە سربەخۆیە و دادوەرەکانیشمان سربەخۆن، بە سربەخۆیانەش بڕیار دەدەن. من ناتوانم بڵێم بە شێوەیەکی مطلق هیچ کەسێک دەستێوەردان ناکە لە دادگاکاندا. دەکرێت کەسێک اینجا بەرپرس بێ، خەڵکێکی عادی بێتێت تەکلیفێ بکات لە دادگا لە دادوەرێک لەوەیەک بە شێوەزێک لە شێوازەکان ئیتر زۆربەی جار دەبێنی بۆ ئەوەیە کە داواکەی تەخیر نەبێ، زووتر ببینێ. بەڵام ئەم دادوەرە خۆی یعنی زۆر ئازادە، خۆی ئەکەوێتە سەر خۆی تا چەند بوێرە لە دەرکردنی بڕیارەکە. هیچ کەسێک ئەو زەختەی نەخستۆتە تر تاواکو توانێت ئەو بڕیارەکە دەرنەکات. بەڵام بۆ سربەخۆی دادوەری من ئاماژە بە یاسای ئەنجومەنی دادوەری دەکەم لە مادەی 4 کە لە ژمارە 23 ساڵی 2007 دەرچووە، لەمەیە جانبی مالیەکەی کە ئەڵێ دیمێ مالیە مستەقیلە بێ مستەقیل بێ، ئەمەش ئێستا کەوتۆتە دەست پەرلەمانی خۆمانە بێ، پەرلەمان ماوەیەکی ئەگەر داوایان لێ دەکەم کە یەکلایی بکەنەوە ئەو دیمە مالیەکە مستەقیلە بۆ خۆی بتوانێت تەمیلی خۆی بۆ خۆی بتوانێت موچە و بۆ خۆی بتوانێت هەموو ئیشە ئیداری و مالیەکانی خۆی جێبەجێ بکارنەوە کە مەسەلەن لە وەزارەتی دارایی کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە لێەوە بکرێت. ئەمە یەکێکە لە بنەما سەرچەکانی سربەخۆی دادگا کە لەوێ هاتۆ، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. داوا لە پەرلەمانی کوردستانەکەم بێنە ئەم بابەتە یەکلایی بکەنەوە کە لەوێ لە مادەی 4 هاتووە لاوە. بەڵام تۆ سربەخۆی دارم من وەکو خۆم شخصی 7 ساڵە لێرە وەکو دادوەرێک کار دەکەم، تا ئێستا هیچ بەرپرسێک هیچ کەسێک هیچ شخصێک تەنانەت یەک تەلەفۆن یەک کارێک یەک شتێکی بۆ من نەکردو تاواکو ببێتەوە. من بۆیە سربەخۆی دادوەری بەڕێ من یعنی وەکو وتمەکەوێتە سەر دادوەرەکە تا چەند بوێرە بۆ دەرکردنی بڕیارەکان کە دڵنیاشم زۆربەی دادوەرەکانمان زۆربەی دادوەرەکانمان بوێرن و بڕیارەکانیان
بە گوێرانە دەرکردو و یعنی ئەمە قەبزی واتە هەر کەسێک ساعت بێت سکاڵایەک کرد بە یاجات کرد و هەر بە دوواداچوونی بۆ کراوە مادە یاسایەکەی بۆ دیاری کراوە و واتە پەلچش کراوە و هێنراوە بڵێ باشە کەواتە وەک باسماکرد یاسا گشتگیرە بۆ هەموو کەسێک ئەوە نییە بڵین تایبەتە بڵێ نەخێت چینێکی دیاریکراوە بەبێ جیاوازی بەسەر هەموو کەسێکدا جێبەجێ بێت بڵێ من ڕەگە دوایی بێمە سەرەوە کە کێشەیەک لای کەرەوەکان چەند کراوەکە هەموو چینێکی تایە بەرپرسی تایە ژاری تایە دەوڵەمەندی تایە مەسئولی تایە هەموو تایە کەواتە هۆکاری خاوی ئیجراعاتەکان لە دادگا چییە؟ یعنی زۆر جار گلەی ئەوە ئەکرێت کە ئەو داوانەی کە لە دادگا ئەبینرێت ماوەیەکی زۆری پێ ئەچێت تا دادگاکە حەسم ئەبێ و یەکلایی ئەبێتەوە. هۆکاری ئەمە چیە؟ ڕەنگە خەڵک ئەمە نەزانێکە ئێوە باشتر ئەوە بزانن کە هۆکارەکان چێ بەڵام خەڵک هەمیشە ئەو گلەیەی هەبێت. بڵێ من ئەمە وەڵا لێرە باسی شتێک بکەم. سەبارەت بە خاوی دادگاکان خاو نین. بەڵام بەهۆی بوونی کەیسێکی زۆر لە دادگاکان و کەمی دادوەرەکان یعنی ئەمە یەکێکە لە هۆکارەکان. یان بۆ نمونە بە پێی ستانداردی عالەمی بۆ هەر 10,000 هاوڵاتیەک دادوەرێکە. تۆی لەم سلێمانە 2 میلیۆن و نزیکەی 200,000 کەس بە ئاوەرەکان بۆوانەیە کە لێرە نیشتەجێن. تۆ 16 دادوەرەتەیە. کەیسێکی زۆرت هەیە نزیکەی 4,000 کەیسە بۆ ساڵی پار. ئەوەکەیت باش دادوەر ینی چەند ئەتوانێ ینی هیلاک ببێنەوە تاوەکوتوانی کەیسەکەرە ئەمە لەلایەک لەلایەکتر هەندێک جار لایەنەکان خودی خۆیان بوونەتە هۆکار بۆ دواخستنەوەی داوەکەن لایەکی تر ئەم بە تایبەتی بۆ ئەم ساڵ و پار ئەم نەخۆشی کۆرۆنایە یعنی ئەمەش بۆ هۆکارێک بۆ دواخستنی دادمینەکان و زۆر جارە هەیە توانم بڵێم لەگەڵ ڕێزم ناڵێم هەموو پارێزەرەکان بەڵام بەشێک لە پارێزەرەکان خودی خۆیان ئەمانش بەرپرسیارن لە دواخستنی دادبینیەکانە چکە ئەوەندە داواکاری دواخستن و ئەمانە داوای دواخستن دەکەن ینی یاساکانیشمان ڕێگەیان پێداوە ڕێگەی پێداوای دادوەر بەپێی یاسا کارەکان ناتوانێت ناچارە داواکە دواخە و لە دواخستنی شامودەیەکی زۆرتری پێ ئەچێ بۆ بینی بەڵێ لەبەرەوەی وەکوتم کەیسەکان زۆرە بۆ نمونە لە دادگایەک مەچەند بۆ نمونە دادگایە چۆ کوباری کەسی ڕۆژانە دادوەرێک 30 کەیسە بینێ 30 کەیس من بە تۆڵێم لە سعات 8 بۆ سعاتێک ئەگەر بۆ هەر کەیسێک 10 دقە دابنی چەنی پێچێ شایەتیشی هەبێ ڕەنگە زیاتریشی پێ زۆر تر دادگاکانی تریش هەمووی وایە بەرایی وایە تەحقیق وایە چون وایە هەمووی کێسەکان زۆرن دادوەرەکان کە من تەنانە لێکۆڵەرەکانمان کە من تەنان ئەندامی داواکارژمان فەرمانبەرانمان کە منیان ئەم کەمی بە پێی ئەو ڕێژەی داوایانە حاکم داوای ئەوەتان نەکردو کە ڕێژەی دادوەرتان بۆ زیاد بەڵێ داوا کراوە بەڕێز سەرۆکی دادگای هێڵچوونی ناوچەی سلێمانی کاکجاتم داوای کردووە لە ئەنجومەنی دادوەری بۆ بابەتە پێتانوانی ئەتوانێت کێشەکە چارەسەر بکرێت ئەگەر بەدەم داواکە بێتەوە بڵێ بەڵێ ئێمە ئامارێکمان لەبەردەستایە ئەگەرچی وەک من باسم کرد خەڵک هەمیشە گلەی ئەوە دەکات کە لە دادگاکاندا داواکان زۆر بەخاوی بەڕێوە دەچن و چارەسەرکردن و یەکلاییکردنەوەی کەیسەکان زۆری پێدەچێت بەڵام ئەم ئامارەی کە لەبەردەستی منایە تایبەتە بە ناوچەی سلێمانی و دادگاکانی سلێمانی بۆ ساڵی 2020 ژمارەی ئەو داوایانەی کە لە ناو دادگاکاندا بینراوە لە دادگای بەرایی 1103 داوا بۆ ساڵی 2020 بینراوە لە دادگای باری کەسێتی 2128 داوا بینراوە لە دادگای کارواتە محکمەی عمل 28 داوا بینراوە دادگای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی 65 داوای بۆ ساڵی 2020 بینیوە دادگای هەڵچوونەوە 156 داوای بینیوە دادگای تاوانەکان 400 داوای بینیوە دادگای کەتن واتە محکمەی جونح 1030 داوای بۆ ساڵی 2020 بینیوە دادگای لێکۆڵینەوەی نەوجەوانان 216 داوای بینیوە دادگای لێکۆڵینەوە 1644 پەڕاوی لێکۆڵینەوەی بینیوە دادگای لێکۆڵینەوەی نێشتنی تاوان 392 داوای بینیوە لێکۆڵینەوەی ئاسایشی سلێمانی 54 داوای بینیوە لێکۆڵینەوەی دەستپاکی دەستەی نەزاها 98 داوای بینیوە لێکۆڵینەوەی ئاسایش 13 داوای بینیوە دادگای لێکۆڵینەوەی توندوتیژی خێزانی 287 داوای بینیوە ئەمە بۆ بەرچاو ڕوونی بینەرەکانمان بۆی بزانن کە لە دادگای سلێمانی ساڵانە ئەو ژمارە زۆرە داوا دەبینرێت بەڵێ ئوستاز ئەمێ پرسیاری ئەوە بکەم جەنابتان وەک ئەوەی کە ماوەیەکی زۆر لە دادگای باری کەسێتی
کارتان کردووە لە ئێستادا تونند و تیژی خێزانی زۆر زیادی کردووە ئەو کێشانەی کە لە نێوان خێزانەکان و بە تایبەت لە نێوان ژن و مێردەکاندا هەیە بەپێی تەجروبەی جەنابتان بەوەی کە وەک باسم کردماوەیەکی زۆر لەو بوارەدا کارتان کردووە هۆکارەکان چین؟ بەڵێ لە ڕاستیدا هۆکارەکان زۆرن ئەتوانم بڵێن جگەلەوەی کە هۆکارەکان مەسەن باری ئابووری کۆمەڵایەتی سیاسی دینی یعنی ئەمانە هۆکار بوونە بەڵام یەکێک لە گرفتارە سەرچەکان مۆبایل و ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵاتەکانە ئەمە بۆتە یەکێک لە دیارترین کێشەکانی نێوان هاوسەر چکە متمانیان نەماوە بە یەکتر هەروەها بێتەوە پەیوەندی ناوشەرعی لە نێوان بەڵێ خیانەی زەوجیە ئیتر نامە و نامەگۆڕینەوەیان ئەمە کاتێک ئەوەکرێ ئەماش یەکێکە لەوە هەروەها جیاوازی تەمەن زۆر زارە ئەمیش شتێک بۆ لە هۆکارەکان ینی جیاوازێکی زۆر هەبووە لە نێوان مەڕێت زۆر زار هەیە کەسە مەچەند ئافرەتەکە ئێدانەکە ئەوەندە داواکاری لە هاوسەرەکەی دەکات ئەوی بۆی هەڵناسەنجراویشە بێتەوە کارێک بۆیە چوار زۆر جارێ کەسانی سێەم کە دێنە ناو تەدەخلی ژیانی هاوسەری کەسان وەک کەسانی تێن وەک دایەک باوک خوشک برا ئەمانە یاخود هاوڕێ دۆست ئەمانە زۆر زارە ئەمانە بنەهاندەر بۆ زیاتر کێشەکانیان بە تایبەتی لەم ساڵ و پار یەکێک لە گرفتارە سەرچەکان ئەو نەخۆش کۆرۆنایە بوو کۆرۆنا زۆر دەورێکی خراپی هەبوو بۆ زۆربوونی کێشەکان بەڵێ لەبەرەوە لە ماڵەوەمانەوە پیاوە کە فەراغی زۆرتر بوو کێشەی زیاتری بۆ تەدەخلی ژیانی ئەو شێوازی ئافرەتە دەکرد لە ناوماڵەکەدا ئەوی دە بۆ هۆکارانی تر چەند هۆکارێک ینی لەمانە ینی نەیەتوانێت بچێتە دەرەوە یان تووشی ئەوەیەکی دەرونی بوو کەمتر لە ماڵەوەی بەڵام باس لەوە کرا کە لە کاتی کۆرۆنا و کەرەنتیندا بەڵێ لەبەرەوەی کە زیاتر لە ماڵەوە بووە ئەمە وای کردو کە کێشەکان زیاتر بێ تەمەن یعنی ئێوە ئەوەندەی کە لەو مەجالەدا کارتان کردووە ئەو گرێبەستانی کە هاتوۆتە لای ئێوەش بۆ هاوسەرگیری بچووکی تەمەن تا چەند هۆکار بە بۆی دوجار ئەو کێشانی بە تایبەتی ئیستا ئەوانەی کە زیاتر لە 2000 بەرەو سەرەوە یعنی ئەم زەواج ئەمانە ئەکرا ینی تەمەنە ئەوانەی کە تەمەنی نزوجانەیە ئەوانەی کە ئەتوان ئەمانە زۆر کەمبوونە بەڵام زیاتر گەنجن زیاتر ئەو گەنجانن کە توانم بڵێم شێوازێکی مڕاحقی تا ئێستا تێنەگەشتونەوە بەڵام شتێکی تریش هەبوو ینی من حەزم کرد باسی بکەم مخدرات سووری سا بەڕاستی ینی زۆر زارێ ئەمەش بۆ تەگرفتێک لە نێوانە چکە بەڵێ ئالوودەبوون بە مادەی مخدرات ئەمەش کێشەی بۆ خێزانەکان دروست کە بۆتە هۆکاری جیابوون یاخود ئەم مەشروبات و ئەمەش یەکێکە لە هۆکارەکان زۆرن بە تۆکو وتم زیاترین یانیانی مەسایلی مۆبایل ئەنتەرنێت دۆڕە کۆمەڵایەتیەکان ینی مەشغوڵ بوون بۆ ئافرەتە بووە لە 12 ساعت لەسەر ئەنتەرنێت بووە پیاوە بووە بە هەمان شێوە ینی ئەمە وای لێ هاتووە جانبی هاوسەرێتەکەی و ئەو ئیلتیزامات و ئەو بڵێ ون بووە دادگا تا چەند هاوکارە لە بێگەاندنەوە و مصالحەکردنی نێوان ئەم هاوسەرانەدا ئەنی بۆ ئەوەی نەگاتە ئەوەی کە ڕاستە هەر کەسێک کە داوا ئەکا بە تایبەت لە دادگای باری کەسی بۆ جیابوونەوە ڕەنگە لە سەرەتاوە کێشەیەکی زۆریان هەبێ و ینی سوور بن لەسەر ئەوەی کە جیا ببنەوە بەڵام دادگا تا چەند هاوکارێنەکە بۆی دوجار بگەڕێنەوە بۆ لای یەکتر و کەیسەکان بە جیابوونەوە کۆتایینێ دادگا زۆریش هاوکارە ئێستا شتێکمان بات کردوتمان دواکەوتنی دادگایەکان باوەڕتە بێت لە مەسائیلی باری کەسی داوای بە باشە بڵێ باشە کە سەرەتا دێن زۆر بە ڕق و تیژەوە دێن بۆ دادگا بەڵام کە تۆزێ دواکەوێت سەبر هەوڵە درێ سار دەبنەوە ئەبێتە یارمەتی دەرێک بۆ پێکێنانەوەیان و دادگاش ڕێوشێنی دیاری کردو ینی تۆ دادگا ناتوانێت بە شێوەیەک لە خۆیەوە بێت مساڵ حکات چکە مادە یاساییەکان دیاری کراوە مەگەر لە یەکێک لە مادە یاساییەکان خلاف شقاقە لەو کاتەیە دادگا دەستی کراوە بتوانێت لایەنەکان لە ڕێگەی تەحکیم و لە ڕێگەی
توێژەری کۆمەڵایەت بیانگەێنێت و ژیانی هاوسەرێتیان بەردەوام بکات بەڵام مادەکانی تراتوانم بڵێم دەستی بەستراوەتەوە بڵێ کاتێککە باس لە کێشە کۆمەڵایەتیەکان و توندوتیژی خێزانی دەکرێت هەمیشە باس لەوە دەکرێت یەکێک لە هۆکارەکان فەراغی یاسایی و کەمتەرخەمی یاسایە و هەمیشەش دەوترێت کە لە هەرێمی کوردستاندا یاسای زۆر باشمان هەیە یاسای زۆر جوانمان هەیە بەڵام کێشە لە نەبوونی یاساکەیانە کێشە لە جێبەجێکردنی یاساکەیە نەخێر ئەمە تا چەند ڕاست نەخێوانە یاسای باشمان هەیە و دادوەری باشیشمان هەیە کێشەکە لێرەدا نیە کێشەکە یعنی زمینەی ئەبێ زمینە بۆ ئەم یاسایانەش دابنرێت یاساکان من لەگەڵم باشن بەڵام بەشێک لە یاساکان بەو شێوازە نیە کە جەناوت باسی لێەکەیت بەڵکو پێویستی بە هەموارکردنەوە هەیە زۆربەی زۆر من نمونەت بۆێنمەوە زۆرێک لە یاساکان لەم دوایانە دەرچوون تونند و تویژی و بەکارانانی مەسەرەن خراپ بەکارانێنی مۆبایل ئەگەر یاساکان بۆ شێوازە ئەم یاسایانە بۆ دەرەچوو یعنی زۆربەی من نمونەیەکت بۆێنمەوە لە یاسای سلماندن بۆ نمونە لە ساڵەکانی شەستەکان ئەم یاسایە کە کاتێک تۆ بەڵگەی سلماندنت ویستێتت بسێلمێنی مەسەن قەرزێکت لای کەسێک بووە تا 50 دینار بۆتەوە کاتە 1500 خۆمان بۆتەوە بە شاید بیسەلمێنی بەڵام لەوە زیاتر بۆت نەبوو ئەم یاسایە کۆنە چۆن ئێستا تۆ دەی تعامل لەگەڵ ئیساکە ئیسە من لە تۆ پرسم هیچ کەسێکەیەک ئەوەیە وەرەقەیە بکات لە نێوان خوانە لەسەر دازار نایکە کەواتە ئەم جارێکتر بڵێ یاساکان بەو شێوازە ڕاستە یاساکان یاسای چاکن و دادۆرەکانیش لێتان و دادۆری چاکن یاساکان وەکو خۆی جێبەجێکراوە لە جێبەجێکردنی یاسای من حەزەکەم بزانم ئەم بڕیارەکە دەرە چێت چەند فلتەرێکی هەیە چەنابەت پارێزەریت ڕەنگە بزانیت یعنی ئەم بڕیارەکە دەرە چێ لەم لایەن دەرگا توڕقیتانت هەیە چەند دادۆرێکی دوایەوە ئەیبینێ ینی چەند اینجا بڕیارەکە یان بڕیارەکان بەڕای من تا ئێستا کە دادگاکان ئەوەی کرێ خاو نەبووەتی ئایا بێچەوانەوە زۆر بە شێوازێکی وەکوتم هۆکە ینی ڕێکوپێک بەڕێوچە بەڵام داواکان زۆرن کەیسەکان زۆرن کێشەکان زۆرن هەر لەبارەی ئەوەی کە یاساکان کۆنن بە نمونە ئێمە یاسای سزادانی عراقیمان هەیە ساڵ 1969 یعنی بەشێکی تر لە هۆکارەکان باس لەوە دەکرێت کە هەندێک لەو سزانە کەمن یعنی بە بەراورد لەگەڵ جۆری تاوانەکاندا بۆ ئێستا داوە ئازادکردنی تۆمەتباران یاخود ئازادکردنیان بە ئەفوی عام و ئەمانەش ئەڵەن هۆکارێکم بۆ ئەوەی کە دووبارە ئەم کەسە تاوان ئەنجام باتەوە بەڵێ من بەڕاستی ڕاستە ئەفوی عام یەکێکە لە هۆکارەکان چ کەسەوە سەیرەکە ئێمە بە تەجروبەی ئەوەی دادەری خۆمان زۆربەی ئەو تاوانانێ کە دووبارە ئەنجام ئەوانن کە ئەفوی ئامیان بۆ دەرچووە تێگەی ئەمانن یەکێکە لەو هۆکاران بەڵام کەمی سزا من بەڕای من سزایەکان کەم نین بەڵام ظروف و ملابەساتی قەزیەکە کێشەکە ئەمە دیارەکە یعنی ئەمە دیارەکە بۆ نمونە تۆ کەیسێکت هەیە بۆ نمونە تۆ کەسێکت هەیە شروع في القتل 405 لەسەر 31 کەسێک یەکێکی شتێتی وەڵام لە دەردوو لێرەدا سەیرەکەی لە کەیسەکە مشتەکێکە ئەو کابرا بکوشەکەی کە ویستێتی بیکوژێ واتە تاوانبارەکە ئیستفزازی کردووە دواییش هاتۆ تەنازولی تیا کردووە لێرەدا تۆ چیەکەی لێرە دەیت چی عذر مخەفف لێرە دەیت ڕەفەی بۆ بەکارێنی ئەو ئەو مادە یاساییەکە ئەو لەسەر جێبەجناک بۆیە کەمی سزا و زۆری سزاکان بەپێی کەسەکان ئەگۆڕێت مادە یاساییەکە ئەگۆڕێ بەڵێ بەپێی قەزیەکە پێی کێشەکە ئەگۆڕێت بۆی من بەڕای من سزاکان کەم نین یعنی بۆ لە مادەی 405 قتل عمد كقتل عمد لظرف شيء آنية يعني إنك سبق الإصرار والترصد أو كما دي 400 بود ديارك تسدد مؤبدة مؤبد بالصالة أما بو كما مؤقت شيء لقى ل 5 سال بو 15 صالة أما قتل عمد لحالتك أجر آني بو بلا ما أجر هاتو مادة 406 بو سبق الإصرار والترصد ياخذ الأصول وفروع بويا أو برقاني كدياري كدول إعدامه يعني أشي بو إعدام يعني أمام مكره يعني بلام إعدام لا هرمي كردستان لا إسادة كاري لسر ناكرت جبجة نكردني سزاي للسيدارة دان أما تشاو قايمي كي للاي
خەڵک بە تایبەت تۆمەتبار دروست نەکردو کاتێک کە تاوانێکە کات بیر لەوا کاتەوە کە ئەو سزای بەسەردا جێبەجێ ناکرێت. خۆ شارەوە نییە هەموو سزایەک ڕەدع بۆ ئەوی جارێک ئەم کەسام تاوانە نەکاتەوە. بەڵێ من لەگەڵ ئەوەم فعلەن ئەدام کاتێک کە دادگا بڕیارێک دەرەکا بە ئەدام دوای ئەوەی تقائی ئەچێتە دادگای تەمیز هەیە عامە لەوێ ئەی بینێ و تەزدیقی ئەگەڕێتەوە بۆ دادگا دوای ئەوە دادگا ئەینێرێ بۆ ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی دادوەری لە خلالەوە ئەینێرێ بۆ سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی مەفروضە لە ماوەی مانجێکە بڕیار دامەکە جێبەجێ بکات تێگەیت بەڵام جێبەجێکردنی ئەدامەکە لە دەسەڵاتی دادگا نییە دادگا بڕیارەکە دەرەکە بەڵام ئەکرێ داواکاری گشتی ئەمانە بە دوواداچوونی بۆ کەنجکەمەیەکێکە لەوانە لە کاتی جێبەجێکردنی ئەدامەکە بەیەکێک لاندامانی داواکاری گشتی قازیەکی دادگای کەتن هەروها کە یەکێک لە پارێزەرەکانی متتەهەمەکە ئەمانە ئامادەم لەوێ لە کاتی جێبەجێکرا بەڵام تا چەند جێبەجێ ناکرێت ئەمە پەیوەندی بە دادگاوانیە بەڵکو پەیوەندی هەیە بە سەرۆک کۆمار لە عێراق دەستور لێ ئەوی دیاریکردەوە لێرە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان هەماهەنگیتان لەگەڵ داواکاری گشتیە چۆنە؟ خراپ نییە باشە بەڵام وەکو خۆت بۆ جەناب ئاشکرایە داواکاری گشتی دەستی زیاتر کراوەتە واڵاوترە توانم بڵێم کاری داواکاری گشتی جوڵاندنی سکاڵایە جوڵاندنی سکاڵایە بەڵام ئەم سکاڵانەیە کە لە مادەی سێ یاسای دادبینی بنەما سزایەکان دیاریکرا ئەوەنە نا مادە ئەوەی کە لەوێەوە هاتووە بەڵام بۆ ئەوانی تر یەکێک لە ئەوانەیە کە سکاڵا جوڵێ بێ ئەندامی داواکاری چکە دادگا ناتوانێت سکاڵا بدێن مەگەر هەندێک لەو کێشانەی کە دێتە بەردەم یەگەر هاتوو کێشەکە سزایەکی تر بەسەر متتەهەمێکە توانێت لەو حاڵتی دادگای خۆی ئەم سکاڵایە بجوڵێنێ بەڵام جگەرەوە ناتوانم بەڵکۆمە ئیشی داواکاری گشتی ئەمە هەندێکەکەمان باشە خراپ نییە زۆر چاکە بەڵام کەسێکدا داواکاری گشتی پێویستی بۆ کرد بە سکاڵا بجوڵێنێ بەڵام نەیکردبێ ئێوە توانیتانیانی ئەو هەماهەنگی هەبوو کە داوایان لێ بکەن لەسەر ئەو بابەت سکاڵا بجوڵێن ئەو ناتوانین ئێمە داوایان لێ بکەچکەمانیش دەستگایەتی سەر بەخۆن خۆیان سەر بەخۆن ئێمە زەروان بەڵام مەفروزە خۆیان ئەو بەدادات پێم خۆش بیستێکێک لە ئەندامانی داواکاش خۆی لێرە وایە وەڵامانەی بدا وایەوە تا چەند بە دوواداچوون کراوە نکرا ئەمە زیاتر ئەوانەوە بەڵام من هیوادارم بە دوواداچوونی زیاتر بکرێت لە جەنابی حاکم با تۆزێک باس لە سوڵحی عەشایری بکەین یعنی ئەمە لە زۆر بەرنامەی تردا باسمان لەوە کردووە کە ڕەنگە زۆر جار ئەمە کێشەی دروست کردبێ ئەو بە تایبەت زۆرێک لەو کەیسانی کە هەیە کەیسی کوشتنن ینی ناو ئەنرێت کێشەی کۆمەڵایەتی و دواتر هەر لە ناو خێزانەکاندا بە سوڵحی عەشایری کێشەکە چارەسەر دەکرێت و ڕێگە نایەن دادگا دەستکراوە بێت بەوەی کە ئەو کەیسەیەک لای بکاتەوە دوجاریش گلەی لە دادگاکەن بەوەی کە سزای تۆمەتبارەکان نایە سوڵحی عەشایری تا چەند کێشەی بۆ ئێوە دروست کردووە و ڕێگر بووە لە بەردەم کارەکانی ئێوەیە بەڵێ بەسەراحەت مەسەلەی سوڵح خۆت ئەزانێت سوڵح سەید الئەحکام سوڵح لە هەموو ژوێنەکە سەید الئەحکامە بەڵام بۆچی بۆ نمونە لە وەکو باسم کرد لە مادەی سێ قانونی سوڵی محاکەماتی جەزایی باشە لەوەیە کە ئەو کێشانەی کە ئەو کێشانە کە تەنها مجنا عەلەیهی دەتوانێت تەحریکی شەکوای جەزای واتە سکاڵا کارەکە بکات ئەگەر ئەم سوڵحانە لەوانە بکرێت خراپ نییە چکە لەوێ ئەم لە ڕێگای سوڵحەوە داخرێت کێشەکە یان شتێکی چاکە باشە بەڵام جگە لەما بۆ مەسائلەکانی تر کە مەسەلەی قەتلە یا جنایە ئەم ئەوانەی کە حەقی عامیتیایە من بەڕێی من کێشە و گرفتمان بۆ دروستەکە لەبەرچی زۆر جار هەیە ئەم سوڵحە لەوێ ئەکرێ بەڵام لە دادگا هەر ئەمێنێ بەڵکو کێشەکە زیاتر ئەکا ینی ئێمە ناتوانین ینی بەو شەچکە مافی گشتیە حتا ئەگەر سوڵحی شتیا بێت تەنازولیشی تیا بێ حەقی عامیتیایە حەقی ئەمە محکەمە دادگا هەر ساکەی خۆی هەر جێبەجێ ئەکا بۆیە ئەو پێم باش نییە جێگەی دادگا بگرێتەوە با لێ بگەڕێت دادگا خۆچکە شتێکی هەر زۆرتر هەیە سوڵح عەشایریە کە کێشەکەیەک لای ناکاتەوە ئەیوەستێنێ بۆ نمونە بەس ئەیوەستێنێ ئەوە نەکەم بەڵام دادگا یەکلایی ئەکاتەوە
کێشەکە یەکلایەکە زۆر جارانی ئەو بکردنەوەی لە لای خەڵک هەیە ئەڵێ ئەگەر ئەو کەیسەبەری نەدادگا ڕەنگە کێشەی گەورەتر دروست بێت لە نێوان بۆ نمونە ئەو دوو خێزانەیە بەڵام کە لە ناو خۆیاندا چارەسەرەکەن ئیتر ئازانی کێشەکە یەکلایی بۆتەوە و چارەسەر کراوە نەخێوانە بە بەڵگا یعنی ئیستا تۆسەرکە تاڕادەک شاعریەکان کەمتر بۆتەوە ئیستا دادگا زیاتر کێشەکان چارەسەرەکە زیاتر خەڵک ئێستا متمانێت بە دادگای ڕوو لە دادگاکە یعنی دەرکەوت بە ئەوە کە ئەشاریەکان بۆ ماوەیەکی کورت کێشەکە بەڵام لە دواییدا هەر ئەمێنێ هەر پەراسێنێتەوە بەڵام دادگا سزاکان خۆتان بینن هەر زۆربەی ئیسە لەم ماوەیە ئەم کێشەی سێوە قادر بینیتان دادگا سزای لە سێدارەدانی دەرکردو بە زۆر بە محاید زۆر بە بێلایەنانەش وایە زۆربەی کێشەکان ئاوا یەکلای کاتەوە سوداکان بە نازانم ئەم سڵح عشایرێ سوودەکەی چییە کە تۆ کێشەکەت هەر بمێنێ و یەکلایی نەکرێتەوە لە دادگا بەڕای من دادگا بەردەداچوونی بەردەوام ئەکات بە ئەو کەیسانە ئەگەر ئەو کەسانە خۆیان نێنە ناو دادگا و بیانەوە لە ڕێگەی لە دەرەوەی دادگا کێشەکە چارەسەر بکەن بەتایبەت ئەگەر مافی گشتی تیاابێ بەڵێ بەڵێ لێرە چیە لێرە داواکاری گشتی دەورێ یاخود من نازام ئەگەر باس لەوە بکەی ینی چۆن سکاڵاکان ئەجوڵێندرێ مەبەستت لەوە بێ لەو پرسیارە بێ ینی بە چ شێوازەکە ئەوانەی کە یانەوێت سکاڵاکان بجوڵێنن چێن و چۆن ئەکرێ ئەمە منەتوانم بە شێوازی چتر بۆت ڕوونکەمەوە خۆی لە مادەی یەکە لە مادەی یەک بڕگەی ئەلف لە قانونی سوڵی محاکەماتی جەزایی لەوەیە هاتووە ئەو کەسێک کە تاوانی دەرحەق دەکرێت بۆی هەیە بێت لە لای قازی تحقیق یاخود لێکۆڵەرەوەی دادی یاخود یەکێک لە ئاڵای زەبتی قەضایی کە مدیری بەڕێوەبەری بنکەی هەر پۆلیسێک بێ بچێتە لای لەوێ شەکواکە سکاڵاکە بجوڵێنێت اینجا ئەم سکاڵایە چ دەتوانێت بە شەفەهی بێ و بە تەحریریش بێ یعنی شرط نییە ئیلا بە تحریرکرێ بە شەفەییش بێ چکە زۆر جار هەیە تاوانەکە وا پێویست دەکات تەنها بە شەفەیی بێ تا بۆی زوو بن تا معالم و ئەوەی یا تۆمەتبارەکە ڕانەکە بە شەفەیی جێبەجێ بکرێ زۆر جار بەڵام لێرە حەزەکەم شتێکێ بۆ بینەران و بۆ خەڵکی زۆر بە ئەوە ڕوون بکەمەوە ئێمە مادێ مخبرمان هەیە یعنی بۆ نمونە جەریمەیەکی جنایە لە شوێنێکە کرێ کەسێک مشتەبە مردووە یەکێک لەوێ ئەیبینێ ئێمە لە مادەی 47 لەوێ هەمانە ئەبێ ئەو کەسە ئەگەر هاتوو کەس ئەم کەیسەی نەجوڵان بۆی هەیە ئەو کەسە بێت بۆی هەیە ئەو کەسە بێت وەکو مخبرێک ئەتوانێت وەکو مخبرێک سڕی شوێ بچیرێت سکاڵاکە بکاو ناویشی ئەوە نەکرێ و بڵێ دادگا بە دوواداچوونی بۆ دەکاو بە هەمان شوێ بەڵام لێرەیە ئەمە جیازیە مادەی 48ەکە جەزای دەکە بەڵام لە جنایەیە کردوێتی بە وجوبی مادە 48ەکە لێ بە وجوبیە یعنی ئەگەر تۆ کەسێک ئەوەیەکی جنایە کرد تۆ نەهاتی ئەخباری سوڵتاتی قەضایی و ئەوانە نەکرد تۆ بەرپرسیارە بی بەرپرسیارە ئێستا لە مادەی 247 لەوێ هاتووە یعنی لە مادە 247 سزا و تەعویضی داناوە بەڵام بە مەرجێک ئەگەر ئەو کەسە ئەو مخبورە هات ئەمەی کە دوای دەرچۆ چوانە بوو ئەمیشە دووشی سزا یاساییە بێتەوە ئەگەر دەرچوانە بوو بڵێ بەڵام ئەگەر وابوو ئەمە دادگا بێ بەڵام ئەگەر وانە بوو لێرە دیش تووشی سزای لەم جۆرە کەسانە خەڵک خۆشیان هاوکار بن ینی کاتێک ئەگەر سزای لەسەر ئەگەر هاتوو نێگەیان ئەگەر هات بەڵام ڕەنگە خەڵک ئەم هۆشیاریی نەبێت من بۆیە لێرەوە پێتەڵم یان ئەگەر کەسێک تاوانێکی بینیوان ئەو لەو جۆرە تاوانانێک کە لە جناوانە هاتووە جگە لە مادەسەکان کە خۆی بۆی هەیە بۆ ئەوە بۆی نییە بەڵام بۆوانتر بۆی هەیە ئەوە تووشی سزای یاساییە بێتەوە تێگەی مەگەر چەند ئەوەیەک ئیستتنا کراوە لەما کە ئەگەر نەی جوولان ئەفوا کرێ بۆ منە ئوسوڵ و فڕۆع بوو یعنی یا خێزان یەکێک لە مکەلف خدمە عامە بوو خێزانی ئەو بوو ئەو مخبر ئەو نەهات ئەو قەینا ئەمە یاساکە ئەوەی بۆ دانا ئیستتنا کرێ بەڵام جگە لەما ئیستتنا نەکراوە هیچ کەسێک بۆیە ینی بەڵێ بەم شێوازە بەڵێ با باسی چەک بکەین ئەمە وەڵا ببوورە ئیدیا عام زۆر دەوری هەیە لەم ماوەیە ئەوی زۆر دەوری هەیە ئیدعام یەکێکە لەم ئەمانە یعنی زۆر جارە ئیدعام ئەتوانێت جێگەی دادۆری لێکۆڵینەوە بکرێتەوە ئەگەر دادۆر غایب بوو جەریمەیەکە بێنێت توانێت ئیشەکەی ئەو بکە تاوەکو دادۆری ئەو دادۆرە ئەوەیە دێتەوێت یا بەردەوام بێ لەسەری یان زۆر جار هەیە شوێنێکە دوورە دەستە شوێنەکە زۆر دوورە
لێکۆلەری دادووی لێکۆلەری ئەتوانێت ئەمە مادە یاسایەکە دیاری بکە و کەسەکە بگرێتەوەکو دادۆری لێکۆڵنەوەکەی تیا ئاگادارەکات وین ئەمە بۆ جریمانە ڕێکارانە دیاری هاوکارە بن بۆ ئەوەی کە بتوانن تۆمەتباران بڵێت بەزای خۆیان بکەن. بەڵێ ئەگەر باسێک لە چەک بکەین چەک ئەو هەمیشە بەڵێ باس لەوە دەکرێت ئەو ژمارە زۆرەی چەک کە لە هەرێمی کوردستان و لە بازارەکانی هەرێمی کوردستان دابوونیان هەیە و هەموو کەسێک لە ماڵەکەیدا ینی بەلانی کەم چەکێک بوونی هەیە و ئەو تونند و تیژی و کێشە کۆمەڵایەتیانش کە هەیە ئەگەرچی ڕەنگە هەمووی بە چەک ئەنجام نەدرێ بەڵام بەشێکی زۆری ڕەنگە لە ڕێگەی چەکەوە ئەنجام بدرێ. پرسیارەکەی من ئەوەیە ئێمە هەرچەندە لە یاسادا هەمانە کە بەتایبەت ئەوانەی کە چەکی بێ ماڵەتیان پێوە چۆن ئیجراعاتیان لەگەڵ دەکرێت بەڵام بۆ یاسا نەیتوانی ینی کۆنتترۆلی ئەم بارودۆ خەبکا کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەتایبەت بۆ بوونی ئەو ژمارە زۆرەی چەک. بەڵێ لە ڕاستیدا هەڵگرتنی چەک ئێمە یاسایەکمان هەیە بە ژمارە 16 ساڵی 1992 ڕێکی خستووە چۆن ئەو کەسانە چێن کە چەکە لەگرن ئەو کەسانش کە ئەڵی ناگرن کە بەبێ ئیجازا لەگرن ستای بۆدانەوە. من لێردامەوە پێت بڵێم دیاردەی چەک ڕاستە زۆرە بەڵام وەرە لە دادگاکان ببینە سزایەکی زۆر بەسەر ئەو کەسانەدا دانراوە کە چەکیان هەڵگرتووە بە بێمۆڵەت. زۆر جار هەیە تۆ تاوانێکەکەیت بۆ نمونە تاوانێکی پێکدادان دوو ئۆتۆمبیلە بێ سیرەکەی چەکێک لە ناو سیارەکەیە دادگا خۆی ئەم داوای جوڵێنێ بەڵێ چەکەکە سادەڕێکە و حکمیشی ئەدا حکم بەسەرەوەکەیە کە حکومەکەشی کەم نییە مەزەن ئەگەر تا 5 ساڵە ینی ئەوە کە غەرامەشی تایە یان ئەمە نییە بەڵام چێزەکە لێرە تۆ وەزارەتی داخلی ئەم مۆڵەتە ئەدا ئەم ئەمانەی ڕێکخستووە خۆی دوو بابەتێ هەڵگرتنی چەک هەم لە محکمەی جونح بەبازێکی یەکلاکردێکی جنایە کە کلاشنکۆف و ماسلحە حربیەکان ئەمە ئەچێتە بابەت محکمەی جنایەت کە حکومەکەی خۆتەزانی جنایە لە 5 ساڵ بەرەو سرە ئەوەی جونح لە 5 ساڵ بەرەو خوارەوەیە تێگەیت بەڵام زۆری زۆربوونی چەک ینی ڕاستە زۆرە بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی یاسا ڕێگەی بۆ دیاری کردو تۆ سیرەکەی لە گلەیە کراڵێن لە بازارەکانە دوکان ئەمە چەکەور ئەمە مۆڵەتی هەیە مۆڵەتی وەرگتووە کام چەکافرۆشی مۆڵەتی هەیە ئەمانەیانە یاسا بەپی دادگا بەپی یاساکە تەعاملی لەگەڵ هەڵگرتنی چەک و ئەوانەی کردچنە بەڵام من لێرە ئەمە چەند شتێکێ بە ئێوە ڕابگەێنە من لەگەڵ ئەوە نیم مەسەلەن کەسێک پێشمەرگەیە کە کاتێک چەکیەیە بە چەکەکە دێتە ماڵەوە من لەگەڵەوەم ئەم چەکەیە لەو شوێنەی کە کاری لێکا لەوێ دای بنێ یا پۆلیسێکە ئەوە چەکەکە هەڵنەگرێت لەو شوێنە دای بنێ اینجا بچێتە ماڵ نەک بە چەکەوە بچێتە ماڵ زمێ ینی ڕەنگە نەتوانن لە هیچ شوێنێکا بەجێ بێڵم بۆیە بەردەوام پێیانە نا حتمما ئەوەی خەفارەیان هەیە و شوێنی خۆیان هەیە چۆن لە عسکەریا مەسجەب هەبوو کات خۆی پیانە و لە مەسجەبدانەکەیت پێشمەرگەشەیەتی ئەبێ بچێ لەوێ دابنێ چەکەڵگرتن بڕێ من مۆڵەتی درە بۆ نەدراوە مثلن پێی بسوڕێتەوە پێی ئەوەی پێ بکە تێگەی ئەوەیە ئەمە شتێک بڵێم هەسەکەم لەم ماوانە دەستگاکانی ڕاگەاندوون ئەم تەرکیزی زۆر کردوتە سەر ئەوەی کە گوایە چەک بەڵام ئەو تاوانانەی کە ئەکرێ زیاتر لە ڕێگەی چەکەوە من ئەمێ بڵێم وەرە دادگاکان ئەوە نەی ئەو تاوانانە لە ڕێگەی چەقۆ و خنکاندن و مادە ژاراویەکان و مخدرات و ئەم جۆرە ڕۆدامەنە لە ڕێگای چەکەکانەوە نییە بەڵێ زۆربەی چەقۆ هەر زۆر ینی ئێستا سەیرەکەی مەسە من لێرەوە داواکەم ینی داواکاری گشتی بێتە سەرقەت بۆ ئەو لە بەردەمی ئەسەر لە ناو سلێمانی لە بەردەمی مزگەوتی گەورەیە سێرکە لە زۆر شوێنی ترا سەرەکەی ئەم جۆرە چەقۆیانە زۆر باشکرا ئەفرۆشێت چەقۆی زۆر خەتەری تیا بدام نادەم چی پێڵێنمانە ئەمانە شتێکەکە هەر گەنجێک گیرفانی بەڵێ یەکێکی ئەوە بە ئاسانی بکەوێتە دەستی بیکرێ و تاوانی پێ بکە ینی ئەمانە ئەوەن ینی چەقۆ ئەوەنە کەمتر نییە لە چەکەڵگرتن باوەڕتە بێت بەدەر لە چەکە ئەمە هەمیشە باسی چەکەکەین ئەبێت ینی باسێکیش لەو شتانی تر بکرێەوە هێزە ئەمنیەکان ینی بەردەوام بە دوواداچوونیان هەبێت بۆ ئەو شوێنانی کە بە تایبەت گەنجانی لێ کۆبنەوە بەڵێ با باسێک لە دەستگاکانی ڕاگەاندن بکەین بە تایبەت لە ڕووماڵکردن و گەیاندنی ئەو هەواڵانەی کە تایبەتە بە کەیسی کوشتن و توندوتیژی و کێشە کۆمەڵایەتیەکان ینی لە زۆر بەرنامەی تر ئەمە باسیەوەمان کردووە کە هەندێک لە ڕاگەیاندنەکان زۆر بە شێوەیەکی نایاسایی و نابەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم کەیسانەدا ئەکەن
دادگا هەڵوێستی چی بۆ بەرامبەر ئەم دەستگایانەی ڕاگەیاندن؟ لە ڕاستیدا دادگا من لێرەواگەدار نیم تا چەند دادگا تعاملی لەگەڵ ئەم کریسانەکە لە بەرامبەر دەستگاکانی ڕاگەاندنکە تا ئێستا لەمەخیرە ئێستا خەریکی یاسایەکن بۆ بابەتی تۆڕە کۆمەڵایەتی و ئەوە جەرایمی ئەلکترۆنی و ئەم جۆرە تاوانانەی کەیسەر لە دەستگا کە ئەم جۆرە تاوانان کە دەستگاکانی ڕاگەیاندن بڵاویەکەنەوە من ئەمەوێ لێرە ئاماژە بە چەند شتێکم بەڕاستی دەستگاکانی ڕاگە ناڵێم هەمووی بەڵام بەشێکیان ڕۆڵێکی زۆر خراپ دەجێڕن لە دروستکردنی تاوان و بوونی تاوان و زۆربوونی تاوان و ئەمانە یعنی توان بڵێم کاریگەریەکی زۆر زۆر سلبی کردوتە سەر دادگایکردنەکانیشانە زۆر زارەبینی سیرەکەی هێستا دادگا نەگەیشتۆتە چەند دەستگای ڕاگەیاندنیەوە گەیشتۆتە شوێنەکە ڕووداوەکەی بە شێوەیەکی زۆر ناشرین کە سیرەکەی تۆمەتبارەکە خوێنی لە شار مردووە یانەوە نیشانێدا لە بەڵگەر نیشانەدا نادانم ئەمانە کێشەی بۆ دروست کردوین ئەمانە کەشتێکی زۆر خراپن زۆر یعنی ئەتوانم بڵێم ئەبێتە هۆی هەندێک جار بۆ ڕاکردنی تۆمەتبارەکە یان زۆر جارە سیرەکەی یا زۆر جارە بێتەوە بۆ شتەوە شێواندن بەڵگەکان بۆ دادگا ئێمە خۆمان هەمیشە باس لەواکەین کە مەرحەلەی لێکۆڵینەوە هەستیارترین مەرحەلەیە بۆ وی کاتێکە بە تۆ بتانی زۆرترین یعنی مستەمسەک لەسەر ئەو تاوانە کۆ بکەیتەوە بەڵام زۆر جار دەبینین هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن خۆیان پەراوی لێکۆڵینەوەکەنەوە بەبێ ئەوەی هێشتا لێکۆڵینەوە ئەنجام بەڵە شوێنی دادوەر و شوێنی لێکۆڵەری دادی شوێنی بنکەی پۆلیس شوێنی پۆلیس دەگرنەوە زۆر جارێک کێشەکانیان هەموو نەخێر تەبانەوە بێ لە ڕاستیدا من لێنەدا داواکەم هەم حکوومەت و هەم وەزیری ڕۆشنبیری و هەم سەرۆکی ڕۆژنامەنووسانن حدودێک دابنێن بۆ ئەمانە یعنی چارەیەک بدۆزنەوە یعنی ناکرێت تۆ ساعت 11 شەو بێت هەمێک بخەیتە سەر ئەوە خوێنی لە شارڕایانێ زۆر شت هەیە دوای دەرەچێت بێت چاوانەکەیەتی سەرەکەی کەسێک تاوانێکە خاتە پاڵ کەسێک دوای دەرەچێت وانە باشە چێ دێت تاویزی ئەمە ئەکاتەوە چێ بەرپرسیارە لە بەرامبەر ئەمە ینی ئیشی دەستگاکانی ڕاگەیاندن نییە ئێمە لەگەڵ ڕێزم هەر کەس ئەبێ کارەکەی خۆی ئەنجام دەمە ئیشی دادگای لەگەڵ دادگا ڕۆڵ خۆی بجێڕێ زۆربەی داوانێت جەنابەت ئاشکراتی زۆربەی دادگایەکە هەندێک جارەکرێت بە نێنی سڕی ئەبێ دادگاکە سڕی بێ هەر لەبەر مەسائیلی کۆمەڵایەتی و خێزانی و دادگا هەندێک جار خۆی ئەیکا بەسڕی بۆ ئەوی ئەوە نەبێ مەگەر لە کۆتاییە بڕیارەکە علەنێ دەرەکجینا دادگاکە هەرێکا بەسڕی کەچی تۆ دیت بە شێوازێکی زەق لەسەر تەلەڤیزیۆن ئەم دادگایە ئەم تاوانە بڵاوەکەیتەوە تۆ نازانانی ئەمە لێ پشتنەوە یاساییتیایە ئەمە ئەبێتە هۆی ئەوە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بۆتەوەی متمانە نێوان خەڵکو و دادگاکانیش نەماوە ئەوە هۆکارەکە زۆر جارێ ئەم بە شێوازێک بڵاوی ئەکاتەوە تاوانەکەەوە هەموو خەڵکەڵێ ئەمە پێویستە دام بکرێ بکرێت دوای کە دێ بۆ دادگا سیرەکەی بێچوانەکەیەتی ئەو بڵگە ئەو مستەمسەکاتانێک کە دادگا بە دوواداچینەوەکان و یاسای تایبەت بە خۆیان هەیە بڕیاریش دەرەکەن لەسەر کەیس بەڵێ من دوجار کە دادگا بە شێوەیەکی بڕیارەکە دەرەکە خەڵک وە ئەزانێت ینی ئەم جۆرە بێمەتوانێ ڕەنگە ئەوە دروستە بێت زۆر ئەوە زۆر جارێ خەڵکێڵە یاسا سەروەر نیە یاسا سربەخۆنی لەم جۆرەشتانەوە دەست ژینا من لە تۆ برسم یەکلایکردنەوەی 4000 کەیس ئەوە متمانەیەک نییە بۆ بە دادگا بە سەرۆر یاسا خەڵکە دێسەر لەدا ئەمە چییە تۆ لەمانەش ئەنوا هەمە جۆرترین تۆمەتباری تایە بەرپرسە هەژاری تایە دەوڵەمەندی تایە ئەمەتیە هەمووی تایە باشە هەموو هەواڵەکی ئەوەیە کە بڵاو بکرێتەوە بە تایبەت منداڵ ینی منداڵ زۆر هەستیارە ئەم منداڵە گەورە ئەبێ ینی دوجار ڕەنگە خۆی ببینێتەوە لە ڕووی دەرونیەوە زۆر ئازاری بە ینی تۆ منداڵێک هێنیتە سەر شاشە زۆر بە ئاشکرا ناو ناونیشان و ڕستنی پیشانەی کە ئەم مناڵە بەنمونە دەستدرێژی کراوەتە سەر دوجار ئەم مناڵە بە تایبەت ئەگەر کچ بێ گەورە ئەبێ ڕەنگە لەسەر کەساتی ئەم مناڵە زۆر بکەوێ ینی ئەم هەواڵانە هی ئەوەن کە لە ڕاگەاندنەوە بۆ شێوە ئاشکرایە ئەمە لە ناوبردنی کۆمەلگا کارەزاتەکە لێرەیە کۆمەلگا بەوە لە ناوە چێ یەکێک لەو کارەکانە ئەمانە تۆ دەی مناڵێکی ئاوا بۆ شێوادەێنتە تۆ کە گەورە بێمە بینێ چی لێ دەرەچێ ینی تۆ چۆن سێخ بەس بکە تۆ ئەو مناڵێکی خۆت بێ قبولتە قبولیەکەی بۆ نایەڵی بەنێنی بینێتەوە دادگا ڕۆڵی خۆی ببینێ بۆ نایەڵی ئەم کەسات لە دەستوری عێراقا لە دەستوری عێراقا هاتووە ینی مافە کەسایەتیەکان شەخسیەکان پارێزراوە ینی تۆ بۆت نییە بێ ناوبابەتی ئەوەی کە دەستور ئەو مافەی ینی تۆ بینی چەنەها
ڤیدیۆ بڵاو ئەڵێتەوە شخصی کەسێکە یا بە تەلەفۆن لەگەڵ کەسێک قسەکە ئەم سەوتە ڕێکۆرد دەکرێت و بڵاو ئەکرێتەوە ئەمانە هەموو مافی شخصی نین مافی شخصین بەڵام ئەوەی یەکەم کەس کە پێشێلیەکە چێ دەستگاکانە ڕاکەیان دەنێت تۆ کەس بەرپرسێکە تەلەفۆنێکە کە دانیشت لە چاخانێک من لە شوێنێکم کاکەمان شتی کەسین تو چۆن وڵایەکەەوە من دەستورەمەی زەمان کردو بۆ من تو بۆچی بە شێوازێکی ناشری وڵامی بێتەوە بڵێ ئەمانە بڵێ چۆن کۆنتترۆل بکرێن ینی ئەمە شێوێ هەر بەردەوام بێت وەکو وتم وەکو پێم وتی ئەبێ وەزیری ڕۆشنبیری و حکوومەت و دەستگا داواکاری گشت ئەمانە بەڕاستی بێنە خەت حدودێک دابنێن بۆ ئەم کارە تێگەی بە کورتی ئەگەر باسێک لە ئێمە لە سەرتا باسمان لە کێشە کۆمەڵایەتەکان و توژی خێزان و باسمان لەوە کرد بە درێژایی بەرنمەکە کە دادگا چۆن کار دەکات و یاسا بەڵێ سەروەرە و بۆ هەموو کەسێکە و سزاکانیشمان ینی گونجاون ئەو تونند و تیژانی کە لە ئێستادا هەیە ئەو کێشە کۆمەڵایەتیانی کە لە ئێستادا هەیە چۆن وا بکەین ینی بە هەموو لایەک بە مامۆستایانی ئاینی بە پەروەەردە بە هەر لە مناڵیەوە ینی ئەو تونند و تیژە لە مناڵەکانماندا لە مشکی مناڵەکانمان مەپسڕینەوە جەنابتان وەک دادوەران وەک دادگا وەک یاسا یعنی بە هەموو لایەک چۆن وا بکەین کە ئەم تونند و تیژانە بەرەو کەمبوونەوە بچێت بە تایبەت لەم ماوەیەدا کە بە بەردەوامی ینی هەواڵی تونند و تیژی و کوشتن و خۆکوشتن بڵاو دەکرێتەوە ینی بەڕاستی مێشکی هەرێکێکمان زۆر ماندووە چۆن وا بکەین هەرێکێک لە لای خۆمانەوە کە ئەم کەیسانە ئەگەرچی بنە بڕ ناکرێت بەڵام بەرەو کەمبوونەوەی بەری بەڵێ من یەکێک لە هۆی بەڕێزت باسی کرد یاساکانسە بۆ تونند و تیژی خێزانی ئەو مادانێک کە تایەتی هەندێکی ئەڵێ ئەبێ بە یاسا ڕێک بخرێ مەچەند دەستگاکان و دامەزراوەکانی تر یارمەتی دەربن بۆ ئەوە ئەمە جێبەجێ بکرێ وەکو خۆی کە لە یاساکە هەیە هەرچەندە من ئەندێ تەحەفوظم هەیە لەسەر یاساکە کەم و کورتیتیایە پێویستە جارێک رەنوار بکرێتەوە بۆ ئەی ئەمیش بێتە یارمەتی دەرێک بۆ کەمکردنەوەی ئەم تونند و تیژیانە دوو من ئەڵێم بە تەنها بە دادگا ناکرێ چکە دادگا لایەنی سزاییەکەی بەدەستەوەیە ڕاستە لایەنی سلاحیەکە دوایی ئەکەوێتە بەندیخانە کە خۆش دەزانی لە بەندیخانە کەکەوێتە سلاحیە زۆر جارەیە ئەم کاریگەریەی نییە لەوێ یانی دۆدارێک کەسەکە لەسەر دزی گیراوە تۆتە دەرەوە بۆ بە پیاکوش یعنی ئەم حاڵەتەوە ڕوویە بەڵام من ئەڵێم دەستگاکانی ڕاگەیاندن ئەبێ ڕۆڵێکی سەری دەجیاتی ئەوەی بۆ شێوازەوە کەن بێن شێوازێکی وانی شان بن ینی ببنە هۆکار بۆ کەمکردنەوەی ئەم تونند و تیژانە با بەرنامەی سلاحینی پیشان بن با ئەم هەموو دراما و فلیم و نازم ئەم شتە ترسناکانە ئەم خەتەرناکانە کە لە کەناڵەکانە جێبدەگە با ئەمانە نەمێنێ باشتی ڕێک و پێکتر باشتی خێزانی کە ئەوانەی پەروەردەین ئەوانەی کە ڕێک پێکتر ئەمانە بێنە ناو دادگان با مامۆستایانی ئامینیە بە چۆن تا ئێستا هەر لە مزگەوتەکان هاتوون ینی شێوازێکی ڕێکپێکان زیاتر هەوڵ بدەن بێنە سەر ئەو بابەتە یعنی ئەکرێ بە هەموو لایەکمان بە هەموو لایەکمانەوە هەرچەندە ئێمە کووتمان ناتوانین بە تەواتی منە بەڵام ئەتوانین کەمی بکەینەوە لەو ئەوەیە لە کەیسانە زۆر جار هەیە سەیرەکەی زۆر جارە سەیرەکەی کەسێک تاوانێکی ئەنجام داوە تۆ مەبووە هۆکار بۆ زیاتر دووبارەکردنەوەتان برێدی لەسەر دەستگاکانی ڕانگردن بڵاوەکەی بەڵکو وەرە بە شێوەیەکی تر نیشانی بە قێزەونی بکە ئەم تاوانە ناشرینی بکە ئەم تاوانە بۆ ئەوی ئەو کەسە کە سەیرێکە ڕووی تێنەکە نەک بە شێوازێک بیت هەر دووبارە بکەیت و دووبارە وای لێ بکەیت لای کەسەکە ئاسایی بێ ئەمیش بێت و دووبارە بکاتەوە زۆر جار هەیە کەناڵێک شتێکی نیشانداوە تاوانێکی نیشانداوە کەسێکی ترم تاوانێک کردەوە گیراوە پیاوتە بە وتێتی وڵا لە فلان بەرنامە لە فلان ئەوە بینیمە و هاتووە بۆی ئەوم کردوتەوە لە جیاتەوە ببینە هاندر بووە با ببینە بە کەسێکی ئیسلاحی با بەرنامەی چارەسەر با ئەو شێوە بەرنامانە دروست بکەین بتوانین کۆمەلگا بەرەو ڕوشتێکی بەرز ببەرین زۆر باشەکەواتە ئەگەر کۆتا قسەی جەنابتان بە کورتی سپاس دەکەم بەڵێ وەڵام من کۆتا قسەم ئەوەیە خەڵک بە دادگاکان بەو شێوازە سەیر نەکا من ئەمێ خەڵک وا تێ بکات دادگاچی ئەوانەی کە لە دادگان هەموو ئەو دادۆرە بەڕێزانێک کە لە دادگا بڕیار دەرەکان هەموو کەس و کارکوانە هەمووی کەزانی باشن هەمووی بێلایەنن هەمووی ئینسانی بە ویژدانن هەمووی کەزانی چاکن ئەمێ خەڵک متمانە بک بە دادگا ئەم متمانەیە چۆن بگەڕێنیتەوە ئەم متمانەیە وەکو دیسانەوە پێم وتە ئەبێ
دووبارە وەکوتم هەم دادگا خۆی هەم داواکارێکش هەم دەستگاکان هەم بەڕێستان هەم بەرنامەی لەسەر بکرێ هەم یانێ ئەتوانێت ئەوانە بکرێت کە هەم ڕاستیەکان نیشان بدرێ ڕاستیەکان وەکو خۆی نیشان بدرێ کە دادگا کەسێک ئەوەکە پێویستە وەکو خۆی نیشان بدرێ نەکە ئیسە بۆ نمونە من شتێکت بۆ باسەکەم هەرچەندە ئەمە تۆزێ قورسشە تۆ کەس دادگایەک 50 کێشەی لایە تا دۆرێک 50 کێشەی لایە لەم 50 حتمما دوو لایەنە لایەنێک ئەیباتەوە لایەنێک ئەدۆڕێ دۆڕان و خاتر نییە بەڵام ئەم لایەنەی کە داواکەی بردوتەوە ئەڵێ دادگا سەروەرە و دادگا زۆر باشەوە بەڵام ئەو 50 کەسەی تر کە دۆڕ حتمما ئەمە باش لە دادگا ناکار ئەڵێ دادگا وا بووە و سەروەری نییە و ئەمە نیە نابێ خەڵک ئابەم شێوازە وەکو ئەو بێ ئەوەی لێ بکە تێگەی بەڵێ زۆر باشە دادوەر کامەران حەسەن فەرەج و تەبێژی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی سلێمانی سواز بۆ ئامادەبوونی بەڕێستان سواز بۆ ئەو ڕوونکردنەوەی کە لە بەرنامەکە بە ئێمەتاندا سواز بۆ ئەوەش کات ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و کامەران.